پیلانگێڕیەکانی سەرژمێری دژی کورد بەردەوامە. ئەم سەرژمێریە چارەنووسی کورد بەرەو ئاراستەیەکی نادیار دەبات. سەرژمێری یەکێکە لە پرسە سەرەکیەکانی هەر دەوڵەت و حکوومەتێک بۆ دیاریکردنی ڕێژەی دانیشتوان، هەژاری، خوێندەواری، نەخۆشی و جەیان لایەنی دیکەی ژیان و گوزەرانی خەڵکی هەر وڵاتێک. هەموو حکوومەتێک مافیەوەی هەیە بزانێت خەڵکەکەی چۆن دەژی و چەندە پێکهاتەی نەتەوەیی و ئاینی لە وڵاتدا بوونی هەیە. ئەم پرسا گەر بە شێوەیەکی پوخت و بێفرت و فێڵ بەڕێوە بچێت، دەکرێت کاریگەری باش و ئەرێنی لەسەر داهاتووی خەڵک و وڵات هەبێت. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر بێت و سەرژمێری لە وڵاتێکدا مافی پێکهاتە، نەتەوە و ئاینەکانی دیکە پێشێل بکات، دەتوانێت ببێتە مەترسیەکی گەورە و چارەنووسیان بەرەو ئاراستەیەکی نادیار ببات. ئەمساڵ لە عێراق و هەرێمی کوردستان پرۆسەی سەرژمێری بەڕێوە دەچێت. هاوکات لەگەڵەوەی حکوومەتی هەرێمی کوردستان جەخت لەسەر بەشداری خەڵک لە سەرژمێری گشتی عێراقدا دەکاتەوە و حکوومەتی عێراقیش هەموو هەوڵێک دەدات تاوەکو سەرژمێری ئەمساڵ بەڕێوە بچێت، بەڵام بەشێکی زۆری چاودێران و خەڵکی کوردستان نیگەرانن لەوەی کە ئەم سەرژمێریە چارەنووسی کورد بەرەو ئاراستەیەکی نادیار ببات، بە تایبەت لە ناوچە دابڕێنراوەکان یان ناوچە جێناکۆکەکان. هەر لەم پەیوەندیەدا کۆمەڵێک زانیاری ورد و پشتڕاستکراوە بە تیوار گەیشتووە کە باس لە پیلانێک دژی کورد دەکات لە سەرژمێریەکەدا. پیلانەکەش بەلا ڕێدابردنی چارەنووسی نەتەوەی کووردە و دیسان باڵادەستی عەرەب لە کەرکووک زەق دەکرێتەوە. زانیاریەکان باس لەوە دەکەن کە بەڕێوەبەرایەتی سەرژمێری کەرکووک تەنها لە چەند کاتژمێرێکدا نزیکەی 5,000 چاودێری غەیری کوردی بۆ بژمێرەکانی سەرژمێری لە کەرکووک دەستنیشان کردووە، تاوەکو بە وردی چاودێری پرۆسەکە بکەن و ئەنجامەکان لە بەرژەوەندی نەتەوەی عەرەبدا کۆتایی پێبهێنرێت. سەرچاوەگادارەکان لە کەرکووک باس لەوە دەکەن کە فەرمانبەران، مامۆستایان و خوێندکارانی زانکۆکان چوونەتە شوێنی ناونووسینی سەرژمێریەکان، بەڵام پێیان ڕاگەیاندون ناونووسی کۆتایی هاتووە. ئەوان دەڵێن بە چەندین بیانووی جۆرە و جۆرە ڕێگا نادەن بچینە ژوورەوە. دەڵێن بەرپرسی بەشەکە لێرە نییە، ناونووسی کۆتایی هاتووە یانیش بیانووی دیکە دەهێننەوە. دەڵێن سیستەمی ناونووسیەکە تووشی کێشە بووە، بەڵام عەرەبەکان دێن و بێ هیچ کێشەیەک دەچنە ژوورەوە ناونووسیش دەکرێن. چەندین سەرچاوەی دیکە کە تێکەڵاویان لەگەڵ عەرەبەکانی کەرکووکدا هەیە ڕایان گەیاندووە یەکێک لە پیلانەکان دژی کورد ئەوەیە بژمێرەکان لەو گەڕەکانەی کە کوردی تێدا نیشتەجێن لە هەر 4 ماڵی کورد سەردانی 1 ماڵیان بکەن. ئەگەر ماڵێک بە نمونە 2 یان 3 بنەماڵی تێدا بوو، تەنها 1 بنەماڵیان تۆمار بکەن و ئەوانی دیکە لە بەرچاو نەگرن، کە ئەمەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ڕێژەی دانیشتوانی کورد دەکات. ئەم پیلانە هاوکاتە لەگەڵەوەی داوا لە خەڵکی ڕەسەنی ناوچەکان بە تایبەت کەرکووک دەکرێت کە بگەڕێنەوە شوێنی خۆیان بۆ سەرژمێریەکە، بەڵام داوا لە عەرەبەکانی نیشتەجێ بۆ نمونە لە شاری هەولێر یان سلێمانی نەکراوە کە بگەڕێنەوە شوێنی یەکەم و ڕەسەنی خۆیان و لە هەر شوێنێک بن سەرژمێری دەکرێن و ناویان تۆمار دەکرێت. جێگای وەبیرهێنانەوەیەکی کورتیشە کە تیوار لەم ماوەیەدا چەندین ڕاپۆرت و هەواڵ و شیکاری لەسەر سەرژمێریەکە بڵاو کردەوە. ئاماژە بەوە درا کە ئەم سەرژمێریە دەبێتە مەترسی بۆ کورد و پێویستە کورد لە بەرامبەر بەلا ڕێدابردنی سەرژمێریەکەدا بوەستێتەوە. ئێستاش پیلانەکانی نەتەوەی باڵادەست خەریکە ئاشکرا دەبێت و لە داهاتوویەکی نزیکیشدا دەردەکەوێت کە ئەم سەرژمێریە چەندە کاریگەری خراپی لەسەر بەشەبوودجەی هەرێمی کوردستان لە دەوڵەتی فیدراڵی، ژمارە و ڕێژەی دانیشتوانی شارەکانی هەرێمی کوردستان و جەیان لایەنی دیکەشی لێ ئاشکرا دەبێت کە پێشتر ئاماژەمان پێداون.